لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش. من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین و بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتانە دەبین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمە بۆ ئامادەکردوون، هەروەها دوو تۆری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان لێرە لەناو ستۆدیۆ گفتوگۆی لەسەر دەکەین. لە تۆری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەی لەسەر حاڵی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و خێزانەکانیان لەم کاتەدا کە ئێستا زیاتر بابەتەکان ئەوەیە کە خەڵک لە ماڵەوە دەمێنێتەوە. بەڵام من پێشتر کە قسە بکرد لەگەڵ هەندێک لە پسپۆرانی ئەو بوارە و میوانەکەشمان گوتی ئێستا دەرفەتێکە بۆ ئەوەی کە هەموو لایەک هەست بکەن کە کەرەنتینەکردن منداڵانی خاوەن پێداویستی تایبەت هەمیشە لە کەرەنتینەیان. ئێستا با کەسەکانی دیکەش هەست بە و ئەحساسە بکەن کە کەرەنتینە بن لە ماڵەوە چۆن دەبێت، چونکە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بەشی زۆری ژیانیان لە ناو کەرەنتینەدا بەسەر دەبن. حاڵی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لەم کاتانەیە چۆنە، حاڵی خێزانەکانیان چۆنە، بە تایبەتی ئێستا کە گرفتێکی دارایی ڕووی لە باشووری کوردستان کردووە، هەروە ڕووی لە خێزانەکانیان کردووە. هەندێک لە خێزانەکان لەوانەیە ئیش کاریان لەسەرەوە بوو بێ کە ڕۆژانە کار بکەن، چونکە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت پێویستیان بە مراعاتێکی تایبەت، هەندێک بابەتی تایبەت هەیە کە هاوکاری بکرێن. بەڵام ئێستا کە لەم حاڵەتەی کەرەنتینەکرا و نەبوونی بازار حاڵی خێزانەکانیان چۆن، لە چەند دەستگرۆیی دەکرێن، کێن ئەوانەی کە هاوکاری ئەو منداڵانە دەکەن، پێویستیان بە چیتی گەهەیە. تەنها هەندێک کەسێ لەوانە بیر بکاتەوە کە ژەمێکی خواردن یا هەندێک خۆراکیان پێ بدات، ئەمالە لەوانەیە کفایەت نەبێ بۆیان. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەشمان دەبێت لەگەڵ بەتایبەتی باس لە ئۆتیزمەکانیش دەکەین کە دوێنێ 2 مانگ ڕۆژی جیهانی ئۆتیزم بوو. لە تەوەری دوایین بەرنامەکەشمان تا گفتوگۆ دەکەین لەسەر ناوەندەکانی توێژینەوە و زانستیەکان بەتایبەتی پزیشکیەکان کە لە باشووری کوردستان ئێستا چەندین زانکۆمان هەیە، ناوەندی دراساتمان هەیە کە توێژینەوە دەکەن. ئەمانە چ ڕۆڵێکیان هەبووە لە ئەم بابەتی ڤایرۆسی کۆرۆنایە؟ لەوانەیە ئێستا هەندێک قورس بێ لەوەی کە بڵێن ڤاکسینێک یاخود چارەسەرێک بدۆزرێتەوە. ناوەندە توێژینەوە گەورە جیهانیەکان نەیانتوانیوە تاوەکو ئێستا ئەم بابەتانە بکەن. بەڵام خۆ دەبێت هەندێک توێژینەوەمان دەبێت، هەندێک کارمان هەبێت. ئێمە هەندێک کەسمان هەیە لە ئاستی جیهاندا زانای گەورن کە لەناو وڵات لەناو کوردستان نامێنن دەچنە دەرەوە، دەرفەتێکی باشیان هەیە. پێویستیان بە چی هەیە؟ پێویستیان بە چه هاوکاریەک هەیە بۆ ئەوەی کە بتوانن لەناو وڵاتی خۆماندا ئەم کەسە زانا گەورانەمان لێ هەڵبکەوێت. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت گفتوگۆی لەسەر دەکەین. وەک گوتمان تەوەری یەکەم قسە لەسەر منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەبێت. دوێنێ 2/4 ڕۆژی جیهانی ئۆتیزمە. کۆمەڵی ئۆتیزمی کوردستان بە ئەرنامێکیان بڵاو کردەوە. لە بەیاننامەکەدا هەندێک داتایان بڵاو کردەوە کە خۆیان ئاماژەی پێدەدەن داتاکان نافەرمین. بە گوتەی خۆیان 2700 منداڵی ئۆتیزم هەیە لە ناو باشووری کوردستان. مەبەستمان هەموو شار و شارۆچکەکانی باشووری کوردستانە بەبێ کەرکووک. 3 سنتەر هەیە تەنها لە سنتەری پارێزگای هەولێر، دوهۆک، سلێمانی کە هەر یەکێک لەمانە 150 منداڵ لە خۆی دەگرێت. منداڵەکانی دیکە کاتە بێ سنتەرن بەپێی ئەم داتایە بێت. ئەو منداڵە ئۆتیزمانە لە 30 موچیان هەیە. هەر بە گوێرە ئەو بەیاننامەشی کە بڵاویان کردوێتەوە خۆیان دەڵێن کۆمەڵی ئۆتیزمی کوردستان 14 خێزان لێک جودا بوونەتەوە بە هۆکاری بوونی ئەو منداڵە ئۆتیزمە. بۆ قسەکردن لەسەر بابەتە و منداڵانی خاوەن پێداویستی تایبەت میوانداری بەڕێز میدیا عومەر حسێنمان کردووە کە سەرپەرشتیاری پسپۆری پەروەردەی تایبەتە. مامۆستا میدیا ڕۆژ باش بەخێر بێن. سپاس دەکەم. ڕاستی بینیم هەندێک چالاکیتان هەبوو لە قایمقامەتی سلێمانی، هەندێک کارتان کرد. بۆی حەزم کرد ئەمڕۆ هەم بانگێشت بکەیت لەسەر و بابەتانە قسە بکەیت و ئەزانم لە خێگەڵ خێزانەکانیش کۆنتاکتێکی بەردەوامت هەیە پێداویستی خێزانەکان چین. بەڵام ئێوە سەرەتا لەو داتانەی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان دەست پێ بکەم. قسە چیە لەسەر داتاکان؟ پێشێکی زۆر سوپاسی بەڕێستەکەم کە لەم کاتی بوونی ڤایرۆس و کێشەی کۆڕۆنایە بیری مناڵانی خاوەن پێداویستی تایبەتێک هەبوو وەکو دەستگایەکی ئەعلامی گەلی کوردستان پێشانگە لەو مەجالە دەستی بەڕێزە خۆش بێ وەکو گەنجێک کە من قەت بیرم لەوە ناکردەوە لەم ڕۆژە بیرێ هەبێت کە ڕۆژی جیهانی مناڵانی ئۆتیزمە. زۆر سوپاس دەکەم، دەستە خۆش بێ هەمیشە. من سوپاسی ئەوانەکەم کە بیری مناڵانی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. دووهەم زۆر هیوادارم وڵات و شار و میلەت و هەموو مرۆڤایەتی پارێزراو بێ لە
لەم ڤایرۆسە لەم بەڵایە ئینشەڵا بە سەلامەتی هەمومان لێی دەرەچین و سێهەم زۆر حەزەکەم ئەمام دەرسێک بێ بۆ مرۆڤایەتی کە بزانێت سجنبوونی کە خەڵک لە ناو ماڵە چەند زەحمەتە تۆزێ خەڵک بەخۆیان بچێتەوە بەوەیان بچێتەوە کە مناڵێکی خاوەن پێ وەکو بەڕێزت فەرمووت زۆر جوان تعبیرێ کرد کە ئەو هەمیشە ئەوان کەرانتینەن هەمیشە خێزانەکان لە ماڵەوە سجنن کە مناڵێگە بینی لە سەرجادەیەک بە چاوێکی نەبەزەیی نە بە چاوێکی ئیسیفزازی سەیری خێزانەکە مەکە لە بەرەوەی خۆی اختیاری نەکردووە و قبوڵی کە ئەها تۆ ئیستا لە ماڵەوەی چەند بێوەزعی چەند بێتاقەتیت ئەوان هەمیشە ژیانیان کەرانتینەیە دەسە خۆش بە سوپاس دەکەم بۆ پەیامەکە و کە بە جوانی ڕوونە کردەوە ژیانی خاوەن پێداویستی تایبەت کە ئاوا کۆمەلگا قوبوڵی ناکات چەند زەحمەتە ئیستا خۆتانیتیان هەستی پێەکەن کە لە مەولا هیوادارم کە جارێکی کە ئەم بەڵایە لەسەر ئەم شار و مرۆڤایەتی و هەموو کوورەی زەوی لاچوو تۆزێ مێشک و عەقڵێت و ئایدیە و ئەفکاری خەڵکیشی تیا بگۆڕێ چونکە هەموو بەڵایەکەیە بەسەر وڵاتێکە خەڵک فێری کۆمەڵێ وانە و دەرسەکات هیوادارم ئیسیفادەمان لێ کردبێ سوپاس بۆ پرسیارەکە و لەبارەی ئەو راپۆرتەوە من قسەم لەگەڵ سەرۆکی کۆمەڵی ئۆتیزما کرد ئەڵێ داتاکان نافەڕمین یعنی نەیانتوانیوە داتایەکی تا و ناشتوانن لەبەر ئەوەی ئەوە موئەسسەسەیەکی گەورە ئەتوانێت ئەو داتایانە وەرگێ ڕاست دەکا ئێستا لە بینی مەسەن من هەر دوێنێ هەر لە لێدوانەکەمانە قسەمان کرد لە بینی من و کۆمەڵی ئۆتیزما چەند مناڵ یارمەتی وەرنەگرتووە نە من یاومەتێ نە ئەوان یاوێنێتێ هۆکارەکەی چێ نە ناوی لای من هەیە نە ناوی لای ئەو هەیە کەواتە داتاکان دەستی خۆش بێ کە وتێتی نافەڕمیە فعلا نافەڕمیە زۆر مناڵ هەیە کە هینە کەەوە زیاترە لە 2600 زیاترە یا کەمترە وەڵی ناتوانم چونکە من بەس پەیوەندیم بە سلێمانیەوە هەیە من جارێکیان لەگەڵ دکتۆرێکە قسەم کرد وتی مامۆسامی وتم بۆچی لە هەڵشانە بێ ئەمە کۆمەڵێ هۆکار هەیە کابێتە هۆی ئەوەی کە مناڵی ئۆتیزم ببێ کۆمەڵی هۆکاری تایبەت هەیە هەر لە خۆیەوە دروست نابێت بە تاکید تۆزێ لایەنە کۆمەڵایەتیەکە ڕۆڵێکی خراپی هەیە کە ئیسا لایەنی کۆمەڵایەتی کەم ببووە احتیمالە ئینشەڵا دوای ئەم وەزعە بەهۆی ئەم دابڕانەوە بۆی خەڵک تۆزێ بەهۆش خۆی بچێتەوە کە دابڕان لە ناو کۆمەلگای خەڵک تیاناژی خەڵک لە ناو کۆمەلگایژی مناڵ زۆرترینی کە بە دیار ئایپات و تەلەڤیزۆن و لە ناو چوارچێوەی ژوورێکا سجن کراوە احتیمالە ڕۆڵی خراپی هەبێ بۆ ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەت دروست بێت داتاکان من بەس پەیوەندیم بە سلێمانیە هۆیە نازام هەست دەکەم ئەوەی سلێمانی دەوروبەر و کەلار و کفری و ئەگەر هەڵەبجا چەنە پارێزگایەکی جایە بەڵام هەر هەتا ئیسا لەگەڵ ئێمەیا بوون و ڕانی و قەڵازەی تیا بێت هەست دەکەم یعنی احتیمالە زۆرتر بێ زۆرترە لەو داتایە بەڵێ باش ئەی بابەتی بوونی سنتەرەکان یا ئێستا با بەباتێکی دیکە باسی بکەم حاڵ و وەزعی ئەو منداڵانە کە ئێستا ئەبێ 24 ساعت لە ماڵەوە بن لەگەڵ خێزانەکانیان بن چونکە ئێستا سنتەرەکانیش داخراوە بۆ ژمارەکە مەشە بێ حاڵی خێزانەکان ئێستا لەوانێت تۆ لە نزیکەوە ئاگات لەیان بێ چ حاڵێکیان هەیە زۆر وەزعیان شڕە لەبەرەوەی مناڵی ئۆتیزم ناتوانێت هەمیشە 24 ساعت لە ژوورەوە بێ ئەگەر خێزانەکە نەیباتە پارکێکەوە ڕاستەڵێ بە پێبیبە بەس مناڵی ئۆتیزم ڕاکە ناتوانێت خێزان سەیطەڕە ناکا بەسەریە جاری وایە دایکەکە تەنگە نەفەسە نەخۆشە یا باوکەکە حاڵەتێکی تایبەتی هەیە سەیطەرەی قووەتی مناڵەکەی نییە ئێمە خۆشمان جاری وایە کە بردوومان نەتە شوێنەکەمان چواردەور کردووە ینی ئیتارمان بۆ شوێنەکە کردووە چونکە نەمانتوانیوە هەرچەنە مامۆسایەکی زۆریش ڕۆیشتوین بۆ شوێنە هەر نەمانتوانیوە کۆنتترۆڵیان بکەین بەسەر جوڵیانە چونکە ئەوان ماشەڵیان لێبێ زیاد لە پێویست فرە جوڵن لەبەرەوە یعنی مەسەرەن زۆر جار احتیمالەوە جواب بنەوە بڵێن بابیان بەنە پارک زۆر پێم خۆش بوو کە تۆزێ کاراسانی بۆ خێزانی خاوەن پێداویستی تایبەت کرێ لەم ڕۆژانەیە
من مامۆستایەکی ڕەفیقم تەلەفۆنی بۆ کردم کە مناڵەکەی خاوەن پێداویستی تایبەتە باسێکرێ و هەموو بەیانێک ئەی بەم بۆ تەرمیناڵەکەی شارە زۆر هەموو بەیانێک حتا 3 سعات ئێمە لەوێ دانیشین چاوەڕێیەکە سیارە بێ بڕۆین بۆ ماڵی باپیری هەموو بەیانێک ئەمە ئیشێتی یعنی تۆزێ ئەگەر ڕەچاوی ئەو خاوەن پێداویستی تایبەت بکرا زۆر پێم خۆش بوو چیان بۆ بکرێ من هەندێک فۆتۆم بینی لەگەڵ قایمقاما بووی تۆزان هەندێک هاوکاریش قایمقام هەندێک هاوکاری هەندێک ماڵی کرد هەزەکەم باسێکی ئەو بابەتە بکەیت و نیچت نەوتۆ بە قایمقام کە هاوکاری و ماڵانە بکەن خۆی تا حدێکی زۆر لەژێر دەستی یعنی لەژێر کۆنتترۆڵی قایمقامان نییە لەبەرەوەی وەزارەت یعنی شێوەکە ڕێنماییەکان وا هاتووە کاڵێ ئەبێ هەموو کەس لە ماڵەوە بێ و من نەشمەتوانی بە تا قسە بۆ هیچ خێزانێ بکەم لەبەرەوەی هەمیشە من ئیش بە کۆمەڵەکەم کاگاوات ڕێک وەکو کوڕی من تەسەڕوفەکە لەگەڵما خۆی مبادرەی ئەوەی هەبوو کە یارمەتی هەموو سنتەرەکان با و هەموو ناوەندەکانی خوێندن کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتی ئێو کە ناو عنوان و ژماری تەلەفۆن و ڕقەمیان لە لای منە ئێمە لە 6 ناوەندمان هەیە 2 پەروەردەی پێشوەخت ئەرلی ئیجوکیشن لەگەڵ 4 ژووری تایبەت ئەمانە ناوەکانیان لای منە یەکێکیان لای من نەبوو زۆر داوام لە پرسراوەکەی کرد لەبەرەوەی شوێنەکان تۆزە شوێنەکەی یعنی لە ناوجەرگەی سلێمانیا و لە تەنیش دەستگایەکی حیزبیانی توانی بچێ ناوەکان بێنم بۆ باقی هەموو ئەو مناڵانەی کە من ناوەکانیم یاوە پێی 127 مناڵ بووە یەکی 125,000 بۆ سەرفکردن بۆ دایبی و مەسروفاتی شیر و ئەم پێداویستیانە زایدەن هەموو مناڵێک بڕێک خۆراک یعنی بەس بڕەکە ئەمەنە زۆر بوو ئێمە بە چاودێر و خۆبەخش و مامۆساکانیشمان نا بە زۆری یعنی ئەوەی هەبوو دوایەوە لە دەسەڵاتی منە نەما تەوزیعکردنەکەی زۆر بوو زۆری بۆ ناردبووم من تەلەفۆنم کرد بۆ کۆمەڵی ئۆتیزم وتم وەرن وەجبەیەکی باش بەرن ئەوان وەجبەیەکیان برد وتم بەڵست تکایە تەوزیعیکەن و خۆشبەختانە من دوێنێ چوم سێم کرد هەمویان تەوزیع کرده بوو بە ناو بە ڕقەمی تەلەفۆن و ڕقەمی دەرگاو پاشان تەلەفۆنم کرد بۆ کۆمەڵی ڕۆشنایی بۆ نابینایان ئەوانیش وەجبەیەکیان برد پاشان وەجبەیەکیشمان نا بە دکتۆر ئەفرام هاوکاریانە کێ پێی یابوون هەر هەمووی قایمقام کاگاوت باش مامۆستا ئێستا بەداڵانی خێرن پێداویستی تایبەت و خێزانەکانیان پێویستیان بە چی هەیە لەم حاڵەتە چیان بۆ بکرێت وەڵی ڕاستیەکەی پێویستیان بەوە هەیە هەم دیسانەوە بێنەوە ناو ناوەندەکانی خوێندن چونکە دایکەکان دەرەقەتیان نان بەتەنها خۆی هەرچەنە ئەوانەی لە لای ئێمە نسبەیەکی زۆر نین لە چاو ئەوەی هەیە لە ناو شاری سلێمانیە بەڵام هەر تۆ لایەک لە کۆمەڵی خێزان کردوەوە ئیستا هەر خۆیان بە تەنها تۆزێ زەحمەتە ئەم شتە بۆیان بەڵام خۆ ناوەندەکانی خوێندنیش لە دەستی نە وەزیری پەروەردەیە و نە لە دەستی کاک دکتۆر هەواڵایە و یعنی لە ژێر دەستی مەحافەزەیە لە ژێر دەستی ئەم ڤایرۆسایە تۆزێ کاراسانیان بۆ بکرێ یعنی من داواکەم لە هاتوچۆ ڕێگاوبانەکان پۆلیسی هاتوچۆ زابتەکان کاڵێ مناڵی خاوەن پێداویستی تایبەتم بێ تۆزێک کاراسانیان بۆ بکەن لەبەرێ ئەو مناڵە ناتوانێت هەمیشە لە ماڵەوە بێ و ئەو مناڵەت دایک و باوکی ناتوانێت بە پێ بیگەێنێتە پارکەکان یەک تۆز هاوکاریان کەن لە سیارێک یەکجار زۆر لەسەر جادەیە بەڵام بڕوا بکە یەکێک لەو سیارانە خێزانی خاوەن پێداویستی تایبەتنی یەک تۆز هاوکاری خێزانەکان کرێ مناڵەکانیان بگەێنە شوێنێک عەلەقەل تۆزێ یاری بکە مەسەڵەن بۆ باخی گشتی تەندروستیشیان نیە ئێستا بچنە ناو پارکەکانە یاری بکەن مەترسی هەیە بەس لە ماڵیشەوە هەر یعنی دایک و خێزان زۆر هیلاکە زۆر هیلاکە بەدەستیانەوە ئەم کەرەنتینەیە لە ساڵحی خێزان نییە بەڕاستی تۆزێ مناڵەکەیەتە دەرەوە چێتە پارکێکەوە چێتە ئەبرێتە مەسبەحەوە کە ئەوانە لە دەسەڵاتی بەڕاستی هیچ کەسێکان نییە بەڵام بڵێ ژیانیان قورس نییە ژیانیان زۆر قورسە ئێمە زۆر جار بە تەلەفۆن قسە لەگەڵ دکتۆرە دەرونیەکانەکەین ئەڵێن فڵان خێزانمان هەیە زۆر گرفتیە تکایە ڕێنماییەکی بکە حەبێکی
مەبەستم ئەو قسەی بوو، یانی ئێستا زۆر لە پزیشکەکان خۆشبەختانە ئێستا هاتوونەتە سەر هێڵ خۆبەخشانە، ینی دەڵێن هاوکاری زۆر لایەنەکەین، ناتوان ئەم کۆنتاکتیان بۆ دروستکە لەگەڵ خێزانەکانە بۆ ئەوەی هاوکاریان بن لە ڕووی دەرونیەکە کردومانە. ئەی چی پێداویستێکی دیکەیان هەیە؟ ئێستا خۆت باست کرد کە مەبلەغێک پارەیان پێدراوە، لەوانەیە خێزان هەبێت لەوە زیاتری پێویست بێت، ئەو مەبلەغە لەوانەیە بەشی 3-4 ڕۆژی بکات، یا هەندێک پێداویستی پێیە ئەو پێداویستە لەوانەیە بەشی 2 ڕۆژ 3 ڕۆژیان بکات، ماوەی کەرەنتینەکەش زۆرە، ئەمە زۆر ماونەتەوە، ئەمانە پێویستیان لەوانەیە هەندێکیان بە دایبیە بە شیرە، ئەوانەی نەخۆشی تالاسیمان هەیە پێویستیان بە خوێنە، هەندێک بابەتی دیکە هەیە کە پێویستیان بە دەرمان هەیە، ئەمانە هەیە. حاڵیان چۆنە لەو بابەتانەیە؟ لە هەموو لایەنێکەوە ئەوان خراپترین چینی کۆمەڵگەن. چیان بۆ بکرێت؟ وڵی بۆ بکرێت خۆ ئەوە بێ ینی لە حکوومەتی هەرێمەوە هەندێ ڕێنمایی بێتە دەرەوە، بۆ نمونە مەسەرەن مەعاشەکانیان بێت. بۆ نمونە کەسی خێرخواز و دۆڵەمەندەکان ئەوانەی کە هەن لەسەر هێڵن چی بکەن بۆ ئەوانە؟ ئێستا کاک ڕێبین باش شتێکە پێ بڵم، ناو مەرکەزی سلێمانی نازانم ئەگەر تاکوتەرە خواردنی بەدەست نەگەشت بێ، ناو مەرکەز من باسەکەم، ناو مەرکەزی سلێمانی ئێمە 2 سیارەمان ڕێگە پێدانی بۆ کراوە، گەیانومانەتە دەستی هەموو خێزانێک، ئەوەی من بزانم کۆمەڵی ئۆتیزمی. ئێستش ماوتان ئەگەر کەسێک پەیوەندیتان پێ بکە هاوکاریان بکەن؟ ئەتوانین بۆیان دابینکەین، ئەتوانین بۆیان دابینکەین، ینی هەر خێزانێک پێویستی پێ بێت بەڵێ ئەتوانین بۆیان دابینکەین، بەڵام ئێستا دوێنێ خێزان تەلەفۆنی بۆ من کردو لە 3 ساعەخە، من ناتوانم بۆی بنێرم بۆ 3 ساعە، و ئەشزانم ئەڵێ ماوەسا زۆر پێویستم پێیەتی وایە ئەمەیە، بەس من چۆن بۆی بنێرم؟ ئەی ناتوان پەیوەندی بە قایم قامەتی 3 ساعت قەوکەن پێیان بڵێن کە خێزانێکی لەو شێوە ئەوە لە دەسەڵاتی منە دەرەچێت، خۆ هەموو شتێ دەسەڵاتە، سنووری خۆت دیاری کراوە بەڕاستی. بەدەمەوە هاتن چەندە چونکە کاتە بۆندە نەماوە لەلایەن دۆڵەمەندەکان ئەو کەسانەی کە خوا پێداون چەند بەدەمی بابەتەوە هاتوون؟ ئەم جارەیان وا هەستەکەم زیاد لە پێویستە، ئەم جارەیان ئیتر نازامەت، یعنی ئەم کۆرۆنایە ڕۆڵێکی باشی هەبوو، کاریگەری هەبوو، هەچەنە زۆر پێم ناخۆشە ئەم قسەیەکەم، بەس احتیمالە ئینشەڵا ئەم بەڵایە بە ئاسانی لەسەر وڵات لاچێ، بەس ئەم جارە خەڵک زیاد لە پێویست بە یارمەتی هەژار و فەقیرەکانەیە. پێویستە بۆ ئەوەی کە کەسێک کەسێک گوێ لە دەگمان بێ دۆڵەمەندەکان یا کەسێک بێمانە هاوکاری و خێزانانە بکە، بەس دەرمان احتیمالە دەرمانی سا مەسەلەن شتێکی کەشەیە حەزەکەم بازیکەم زۆر پێم خۆشە هاوکاری بگاتە کەلار. ئیسا ئێمە کۆمەڵی ئۆتیزمی کەلار تەلەفۆنی بۆ من کردو داوای هاوکاریەکە، بەس من نازام چۆن بیگەێنمە کەلار. من لێرەوە پیرۆزبایی ڕۆژی جیهانی ساڵ و یادی ڕۆژی جیهانی توشبوانی ئۆتیزم لە هەموو خێزانەکانەکەم هیوادارم بتوانین ئەم وڵاتە بەرەو باشبوون بڕۆ ئەم ڤایرۆسە نەمێنێ، ئەم یادیان بۆ بکەینەوە و تۆزێت دڵی مناڵەکان خۆشکەین ئەگەر بیشیان بینە پارکێکەوە هەر ئینشەڵا لە خزمەتیان نابین. هیوادارم ئەم ماوەی کەرەنتینێ بە سەلامەتی هەموو لە ماڵەکانیانە بمێنەوە، هەرچەنە یعنی منیسا باسی ئەوە کە مەڵم خێزانەکان بێوەزعن، بەڵام هەر مانەوە لە ماڵەوە باشترە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکرێت لەبەرەوەی بۆ پارێزگاری لەشی مناڵەکە زەڕورە. مامۆستامیدی عومەر حسێن سەرپەرشتیاری پسپۆری پەروەردەی تایبەت زۆر سپاس بۆم تۆ بەرنامەکە لە ڕێماندوو بێژوویکی گەورەت هەیە خۆت یەکێکی لەو کەسانەی کە لە ناو شاری سلێمانیا بە فەرمی وەکو سەربازێکی وە ناسێنراوی کارەکانت بەرچاوە لە مینەشا من ئاگام لێیە لەم کاتەشات تۆ زۆربەی کاتەکان لە دەروەی هەمووی لە دەرەوەم بەخوا ماڵ بە ماڵ دەگەڕی هاوکاریان دەکەی تەندروست بن و سەلامەت بن. پێزانینمان هەیە بۆ ماندووبوونتان. سواسی بەڕێستەکەم، سواسی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەکەم کە ڕۆژی جیهانی مناڵانی ئۆتیزمی لە یاد نەکرد. زۆر سپاس کە لەگەڵمانە بووی. بەشێکی ڕاستەوخۆ دەچیدا چەمچەماڵ بۆ لای هاوکارمان مەجید ڕۆژ باش. دواترین زانیاریەکان لە چەمچەماڵ چین لە ماوەی ڕابردووە هەندێک داتاکان لە چەمچەماڵ و دوێنێش هەندێک حاڵەتی دیکە هەبوو بە توشبووی ڤایرۆسی کۆرۆنا. پێم خۆشە بە شوەیەکی گشتی باسی ڕۆژی چەمچەماڵم بۆ بکەیت. بەڵێ سڵاو لە تۆ، سڵاو لە بینەرە گەلی کوردستان ڕێبین. هەروەک باست کرد بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوودا لە 48 ساعتی ڕابردوودا لە سنووری چەمچەماڵ 5 کەسی تر تووشی ئەم ڤایرۆسە و ئەو نەخۆشە بوون کە ئێستا لەژێر چاودێریدان، بەڵام ئەوەی کە
ئێمە ئێستا جێی باسە ڕەوشی هاتوچۆ و ڕێوشێن ئەمنیەکانە لە چەمچەماڵ کە گیراوەتە بەر ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ هەینەکانی بەهاری ساڵانی ڕابردوو ئەمڕۆ دەبواە هاوڵاتیان بە منجڵی ئاپراخەوە و بە پڕکردنی سنووقی سارەکانیان لە میوە و خواردن و گۆشت و مەقەڵیوانە ئەبایە ڕێی سێرەنگەکانیان بگرێتە بەر ئێستا ڕێ نەبوو لە جادەکانە کە سیارە پێ بڕە ئەوە نەقەرباڵ خەبوو بەڵام ئەمڕۆ بەداخەوە کە بینین ئەو ڤایرۆسە یەخەی ئێمەشی وەکو هەموو وڵاتانی جیان گرتوتەوە سەیرانگاکان چۆڵن لە هەموو هاوڵاتیان کە بۆ سەیرانە چوون بەڵام ئەوەشکەی نابێ بەکەم دابنین هەوڵ و ماندووبوونی کارمەندانی هاتوچۆ لایەن ئەمنیەکان لیژنە ئەمنیەکان لەو بوارەیە ڕۆڵی بەرچاویان هەبووە کارمەندانی هاتوچۆ شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک شەقامەکان جادەکانیان لەبەر سەلامەتی هاوڵاتیان گرتووە کەەوە هاتوچۆیانە کەم بکەنەوە ئێمە ئێستا باز لە ڕەوشی هاتوچۆی چەمچەماڵ دەکەین زین لەم ڕۆژانەدا بارودۆخی هاتوچۆ شەقامەکان لە قەزای چەمچەماڵ چۆنە هەر بۆ ئەوەش میوانداری کاک عومەر عەلی بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵمان کردووە کە لێرە لە لامان ئامادەیە کاک عومەر سڵاو لێبێ و بەیانیت باش سڵاو لە جەنابتان و بەیانتان باش کاک عومەر لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەفتەی ڕابردوودا بڵین توانین بڵین بۆ پێی کە 5 حاڵەتی تر لە قەزای چەمچەماڵ تۆمار کراوە ئێوە ڕێوشوێنەکانتان ئایا تونتر گرتوۆتە بەر ئایا دووبارە هاوڵاتیان یعنی پەیامتان هەیە بۆ هاوڵاتیان کە هاتوچۆیان کەم بکەنەوە یاخود هاوڵاتیان ئایا پابندن بۆ ڕێنمانیکە داوتانە پێیان و هاوکارتانن هاوکاری کارمەندەکانتانن لە ڕێگەوبانەکان بەڵێ من پێشەکی ئەمەوێ لێرەوە زۆر سپاسی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و ناحەکانی دەوروبەری بکەین بۆ دەستخۆشییان لێکەین و لێرەشەوە داوای لێبردن لە سەرجەم کاسبکاران و دوکاندارەکان و دەستگێڕەکانەکەین کە بەهۆی ئەم بارودۆخاتوتە پێشەوە ئەتوانم بڵێم تەسیرێکی زۆری لەسەر ڕۆژانیان کردووە و هەر لێرەشەوە سپاس و دەستخۆشیمانەیە بۆ سەرجەم هێزەکانی ناوخەوە کە شەو ڕۆژە خستۆتە سەریەک وەکو سەربازێکی ون لە ئەرکەکانی خۆیاندانی ئێمە ڕێوشوێنەکانمان گردوتەوە ڕێوشوێنەکانمان تور کردوتەوە تەبا لەمەکە کردمانە بەپی ئەو معلوماتانی کەوا لە تەندروستیەوە پێمان ڕاگەرن کە حاڵەتەکان ڕوو لە زیاد بوونە سپاس بەخۆی گەورە لە چەمچەماڵ ئەتوانم بڵێم لە هەموو شارەکانی تر باشتر بێ بەڵام چەند حاڵەتی لەم دوایە سەری هەڵدا ئێمەش بۆیە بە پێویستمان زیاد زانی زیاتر هێزەکانمان تور بکەینەوە وەجەخت بکەینەوە لە هاوڵاتیان بۆی پامبنی ڕێنمایەکانی تەندروستی و ڕێنمایەکانی قەدەغی هاتوچۆ بوون بۆیە سەرجەم شوێنە گشتەکان ئەتوانم بڵێم لە هەندێک لە کۆڵانە لاوەچەکانیشمان داخستووە بە بەردەستی کۆنکرێت و یا بە شۆفڵی شارەوانی ئەو ڕێگالەمان داخستووە بۆ ئەوی بتوانین مسەیتەر بین بەسەر ڕۆژی هاتوچۆدا بۆی هاوڵاتیانیش پابند بکەین هەرچەنە ڕۆژانە تیمەکاری تەندروستی و برایانی پۆلیس و لە هاتوچۆیش بانگەواز دەکەن بۆ بڵاوبوونەوەی ڕێنمایەکانی تەندروستی بۆی هاوڵاتیان زیاتر بە ئاگا بینەوە لەم پەتایە هاوڵاتیانیش هاوکار بوون لەگەڵتانە بۆ ئەم قەدەغەکردنەوە و ئەم بەرنامانەتە بەڵێ من پێشتر بۆیە سوپاسی هاوڵاتیان تەمانەگەر هاوکاری هاوڵاتیان نەبووە زیاتر لەوانە بڵێ هێزەکانمان هیلاکە بوون و تووشی گرتی زۆرە بوون هاوکاری هاوڵاتیان بەرزە لەخێنین ئەتوانم لە تەحەدیشی زۆر هاوڵاتیان پابند بە ڕێنمایەکانی قەدەغا بە تایبەتی لەسەر شەقامە گشتەکان هەرچەندە ئێمە شوێنەکانمان کردووە بەڵام یەک گلەیەکی ئەو لە هاوڵاتیانەکەین بەڕاستی لە ماڵەکانیان نیە دەرەوە کۆڵانەکان و هەنێ لە شوێنەکان کە بۆ بژێوی ڕۆژانیان دێنە دەرەوە بەڕاستی قەڵەباڵغی لە کۆڵانەکان نبینین بۆی لێرەشەوە داوایان لەکەین لە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و ناحەکانی دەوروبەری هەموو شوێنەکان بەپێ ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی کارەکانی ڕۆژانیان کرد ئەگەر زۆر زەرن نەبوون تا ئەتوان لە ماڵەکان دەبێننەوە لەبەرەوەی بتوانین سەلامەتی جانی ئەوان ئێمە کە ئەم پەتایە هاتووتە پێشەوە هەموو هێزەکان هیچ هەدەفێکمان نییە لە برایانی شۆفێر و لە جەماوەرەکەی خۆمان نەزویریان بکەین و نا غەرامەیان بۆ بکەین و نا شتێکی وا بکەین بەرامبەریان کە ئەمان دڵگران بە ئێمە تەنها مەبەسمانە بتوانین هاوڵاتیان و جەماوەری خۆمان لەم پەتایە ڕزگار بکەین و پابند بە ڕێنمایەکانی هاتووستۆ بۆی تەندروستیشی باش بۆ هەموو لایەک و بە شتێکی کەم لێ دەربشین تا بتوانین جەماوەرەکەمان دڵخۆش بکەین خی گەوران پەتایشمان لە کۆبکاتەوە. بەڵێ سپاس بۆ عومەر عەلی بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵ. بەڵێ سەبارەت بە ڕەوشی تەندروستی لە چەمچەماڵ حاکم ڕەمەزان قایمقامی چەمچەماڵە هەروەها بەرپرسی لیژنەی بەدواداچوون و بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سنوورەکە دەمانێت ئەمڕۆ ئەم بابەتانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا
و لە چەند ڕۆژی داهاتوودا دایانناوە بەرنامەیان بۆ چنیوە لە زاری جەنابیانەوە وەریگرین. کاک حاکم سڵاوت لێبێ و بەیانی باش. سڵاو لە سەرجەم گوێگر و بیسەرانی سەتەلایتی گەری کوردستان دەستخۆش بۆ جەنابی شت بۆ ستافەکەت کە هەمیشە چەمچەماڵ بەسەر دەکەنەوە. بەڵێ کاک حاکم وەکو هەموو ئاگادارین لە چەند ڕۆژی ڕابردوودا توانین بڵێن لە 24 ساعتی ڕابردوودا 5 حاڵەتی تر لە بەداخەوە لە قەزای چەمچەماڵ تۆمار کراوە. هەوڵەکان بۆ کەمبوونەوەی ئەو حاڵەتانە ئەو توشبوونی خەڵک ئەو ڕێوشێنانێک کە گرتوتانەدا بەروەکو لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چین. ئێمە دەمەوێت ئەو ڕاستێ بزانن هەموو خەڵکی کوردستان و هاوڵاتیانی سنوورەکەمان کە بەڕاستی لە سنووری قەزای چەمچەماڵ ڕێکارەکان کارەکان زۆر باش بەڕێوە چوون لە دەستپێکە بەپێی ڕێنماکانی پارێزگای سلێمانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی هەموو ئەو ڕێکار و ڕێنمایانە و ئەو جراتانی پێویست بوو لە قەزای چەمچەماڵ کرا هەم لە ڕووی وشارکردنەوەی خەڵک هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی هێزەکانی ئەمنی. لێرەوە سوپاسی خەڵکی بەڕێز و ئازیزی سنووری قەزای چەمچەماڵ دەکەم بە ناحیەکانی بە گوندەکانی کە هاوکار بوون و سوپاس بۆ هێزەکانی ئەمنی بە هەموو لایەکەوە بە پۆلیسی بە ئاسایش و بە هاتوچۆ و بە بەرگری فریاکەوتن بە هەموو هێزەکانی ناوخۆ کە ماوەیەکە بە هیلاکەکی زۆرەوە ئەرچی سەرشانی خوان جێبەجێ دەکەن. ئەمە خاڵک لە یەکێکی تر کە جێگەی دەستخۆشی و پێزانینە ئەوەیە کە ستافی تەندروستیمان لە بەڕێز بەڕێبەری تەندروستی تا کارمەندەکانی خوارەوە بگرە بەوانەی کە خانەنشینیش ببوون هاتوونەتەوە دەوام ئەرچی خوان زۆر بە جوانی ڕاپەڕاندەوە. بەڵام خۆتان دەزانن و بینێرانی بەڕێز دەزانن ئەم ڤایرۆسە زۆر سەریع بڵاو دەبێتەوە. هەموو ئەو حاڵەتانەی کە ڕوویان داوە یاخود ڕوو دەدەن ئەمە لە دەسەڵاتی تۆ بە دەرە بۆ نمونە ئەو 5 حاڵەتی شەوی ڕابردوو کە ئیعلان کرا ئەو 5 حاڵەتە هیچ چەمچەماڵ نەبوون کە هەڵگر بن بەڵکو بەهۆی پرسەیەکەوە 2 هاوڵاتی لە سلێمانیەوە دێن بۆ چەمچەماڵ لێرە دەبنە هۆکاری ئەوەی کە بڵاو ببنەوە بۆیە جەخت لەوە دەکەینەوە داوا لە هاوڵاتیان دەکەین بە هیچ شێوەیەک کۆبوونەوە و گردبوونەوە و قەرەباڵغی بۆ هیچ هۆکارێک دروست نەکەن. جا هۆکاری بازارکردن بێ هۆکاری پرسە بێ هۆکاری خۆشی و ژن گواستنەوە بێ بۆ هەر شتێک بێت. دیارە خۆتان دەزان لەو فترەیەدا کۆمەڵک خەڵک زەواجیان کردو و ژنیان گواستووە بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوان ئامادە نەبوون کۆبوونەوە کەچی بۆ پرسەیەک کە هەرچەند ئێمە داوامان کردووە هاوڵاتیان بۆ پرسە کۆ نەبنەوە ئەو ماڵەش بۆ پرسە کۆ نەبووە بەڵام 2 هاوڵاتی لە سلێمانیەوە دێت ئازیزەکانی خوان تووشی ئەم ڤایرۆسە دەکەن. ئەمە پەیامێکە و داواکە لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت قەزای چەمچەماڵ تکان لێ دەکەین هەتا ئەم بارودۆخە بەردەوام دەبێت تێدەپەڕێت. هیچ کەسێک لە ماڵەکانیان نێنە دەر بۆ حاڵەتی زۆر زەرور نەبێت کە حاڵەتەکەش پێداویستی دابینکردنی ماڵێ بوو تەنها یەک نەفەریان بێتە دەرەوە. سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ حاکم ڕەمەزان یەک بابەتیش کە بە ئیجازەی جەنابەت سەبارەت بۆی کە ئەمڕۆ پێم وایە موچەی شەهیدان لێرە دابەش دەکرێت ئەمانەیە پرسیارێکی تر لە کاک حاکم بکەین. کاک حاکم ئەمڕۆ پێم وایە موچەی بەشێک لە وارسی شەهیدان لێرە دابەش دەکرێت ئەگەر چی ڕۆژی هەینیشە بەڵام ئێوە شەو ڕۆژتان خۆتە سەریەک بۆ کۆی بینم هیچ کاتێک فەرقی ڕۆژی هەینی و ڕۆژانی ترتان نەکردەوە لە کاردابوون ئەمڕۆ ئایا ئەو موچەیە دابەش دەکرێت؟ من دەمەوێت پێش ئەوە مژدەیەکی خۆش و هەواڵەتی خۆش بدەم بە گوێی هەموو بینەران کە سەرۆکاتی زانکۆی سەرموو بەشی توێژینەوەی زانستی لەگەڵ بەڕێبەراتی تەندروستی چەمچەماڵ چەند ڕۆژێکە خەریکن VTMی ئەو ڤاکسینە با بڵێ ئەم دەرمانە کە پێویستی بە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا هەیە شکر بۆخوا لە سەردەستی زانان و پسپۆران و خەمخۆرانی زانکۆی چەرم و بەڕێبەراتی تەندروستی شکر بۆخوا دروست کراوە 500 دانیان دروست کردووە دیارە بەشی پارێزگای هەڵەبجە دراوە و لەسەر ئەوانەی ئێمەش بە تاقی کراوەتەوە و ئیشاڵڵا لەوەش دەست پێشخەت ببینی پێویستیمان پێ نییە. ئەمە دەستکەوتێکە هەم بۆ خەڵکی چەمچەماڵ هەم بۆ ئیدارەکەی هەم بۆ سەرۆکاتی زانکۆ و بەڕێوەبەراتی تەندروستی دەستکەوتێکی مەزنە جێگەی دەستخۆشیە. سەبارەت بە پرسیارەکەی ترت کە بەڵێ ئێمە دەمانەوێت بەکردەوە بیسەلمێنین
خزمەتکاری کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوانین چونکە ئەم بارودۆخی هەیە ئەم کارێکە ئەم دەستکەوتانێک کە هەیە ئەوەی کە هاتوتە بوون لە سای خوێنی بەرز و پیرۆزی بنەماڵە شەیدان و ئەنفالکراوانە لەسەر ئەو ئاساسا لەگەڵ بەڕێزان بەڕێوبەری گشتی شەیدان و ئەنفالکراوان لەسەر خەت بووین و لەگەڵ بەڕێز پارێزگار و وەزیری بەڕێز ستافی وەزارەت بە سوپاسی زۆرەوە وەزارەتی دارایی توانیان ئەم ڕەزامەندیە دەربڕن کە پارەکە بخەنە خزمەت کەسوکاری شەیدان بە تایبەتی ئەم 3200 وارسی شەیدەی کە لە کەرکووکن ئێمە موچەکانیان بۆ بنێرینە کەرکووک ئەوان لە کەرکووکەوە عەزێر نەچێشن دەمەوێ ئاماژە بە شتێکی تردەم 7679 مامۆستاش کە موچەکانیان لێرە بوو کە پێشتر لە هەولێر دابەژەکرا دواتر بە برای بەڕێزمان کاقوبات لەو بینای قایمەت یەکەمی جار دابشکرا کە زیاتر لە 6 ملیار و 315 میلیۆن دینار بوو ئەویش چووە بۆ کەرکووک و لە کەرکووک ئەم مانگە دابشکرا بۆیە ئیدارەی قەزای چەمچەماڵ بەڵێنی ئەوە دەدا هەرچی لە توانایدا بێت درێغینەکە بۆ خزمەتکردنی سەرجەم چین و توێژەکان بەگشتی و بە تایبەت کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان ئەمڕۆ موچەی ئەوان بە ئەمانەتەوە ئیشاڵڵا دەگەیەنە دەست برانمان لە کەرکووک بۆ خەمخۆرانمان لە کەرکووک ئەوانش بەڕێزەوە دابەشی بکەن. دۆستات بۆ حاکم ڕەمەزان قامی قەزای چەمچەماڵ بۆ ئەو زانیارانەی خستە ڕوو بەڵێ ڕێبین ئەمە ئەو بابەت و زانیاریانە بوون کە ئەمڕۆ لە چەمچەماڵ باسییان لێوکرا من دێمەوە لای ئێوە بۆ هەر پرسیارێکە بێت. دۆسپاس بۆ هاوکارمان مەجید و میوانەکان کە بە شوەیەکی ڕاستەخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمان نبووی دەچینە لای تۆری دوم بەرنامەکەمان لە تۆری دوم بەرنامەکەمان قسە لەسەر ناوەندە توێژینەوەکان دەکەین و زانایانی کورد کە لە بێگومان چەندین کەسی باشمان هەیە لە نێو زانکۆکان ئەوەی کە ئێستا قامی چەمچەماڵ بۆ خۆی ئاماژەی پێکە ئەو بابەتی VT ئەمایان دروست کردووە پێشتر لە زانکۆی سلێمانیش هەمان بابەت دروست کرابوو هەندێک کار هەیە هەندێک هاوکاری هەیە لە ناوەندە توێژینەوە گرنگەکان بە تایبەتی لەم کاتەیە بۆ ڤایرۆسی کۆرۆنا بەڵام پرسیارە گەورەکە ئێوە بۆ نمونە زانایەکی گەورەی کوردمان تیا هەڵ ناکەوێت بۆ ناکرێت ڤاکسین یاخود دەرمانی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستانەوە سەر هەڵبدات ئێمە زانای زۆر گەورەمان هەیە بەڵام کاتێککە دەچنە دەرەوەی وڵات دەچنە ئەوروپا دەچنە ئەمریکا کۆمەڵی کەسی گەورەمان هەیە ئەی بۆ لە ناو باشووری کوردستان کە ئێستا بۆ خۆمان خاوەنی حکوومەتێکی خۆمان ناتوانین دەستگرۆی ئەو زانایانە و کەسانە بکەین بۆی کە بتوانن بۆ خۆیان داهێنانەکانیان لە ناو باشووری کوردستان بێت و لێرە داهێنانەکانیان بە هەموو جیهان ئاشنا بکرێت بۆ ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر دڵشاد محەممەد کە خوێندکاری دکتۆرایە لە زانستی دەرمان و ژەهرزانی لە زانکۆی تارانی پزیشکی دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن سپاس دەکەم خۆم هەندێک پێشکی باسن لە VTMەکە کرد و قایمقامیش باسی هەندێک بابەتی کرد چی دیکە کراوە لەم بابەتە لەم چکێمە چەندین زانکۆمان هەیە چەندی مامۆستا و چەندی پسپۆرمان هەیە لە نێو زانکۆکانی باشووری کوردستان و چەندین دکتۆری زیرەکیشمان هەیە ئێستا چی کراوە لەو بابەتانە دەستخۆش زۆر سپاس دیارە وەکو ئەوەی کە باس بکرێ بڵێ هیچ نەکراوە کراوە بەڵام پێم خۆش هەر بە شێوەیەکی عام باسی جیهان بکەین کە چی کراوە دواتر باسی خۆمان بکەین کە بە بەراورد بەوان هەندێک شت کراوە کە باس بکرێ بەنمونە لەسەر ئەم ڤایرۆسی کۆرۆنای ئەگەر ببینی زیاتر لە 500 بحوسات کراوە بە شێوەی ئۆنلاین لەسەر جیهانە واتە لێکۆڵینەوە کراوە لەسەر ئەو ڤایرۆسە بزانین شێوازەکەی چۆنە سکوێنسی چۆنە ڕیزبوونی چۆنە چ عیلاجێک باشە ئەمانە کراوە لە جیهانە بنمە لە چاینا ناشناڵ هێڵس کۆمەڵێ شت کراوە لە وڵاتەکانی کە دیارە زانکۆش لە کوردستان بەرهێمێنانی هێزێکی توانای گەورەی وڵاتە گەورەترین دەستگای بەرزی زانستە بۆ پێگەیاندنی کۆمەڵێ گەنج کە هێزێکی مرۆیی بە وڵات ئەدەن کە لە ڕووی لێکۆڵینەوە لە ڕووی وەرگرتنی فکرەکانیان لە ڕووی ئەو بحوساتانی ئەکرێ هەروەکو ئاماژەم پێکرد بەنمونە لەسەر عیلاجات یاخود لەسەر ئەو لێکۆڵینەوەی کە کراوە هەمووی بە بحوسات توانداوە ئیسپاتی شتەکان بکرێ واتان نەتوانداوە بە شێوەیەکی ئاشوایی بڵن فڵانەشت بۆ ئەم نەخۆشیە ئیسیفادەی هەیە واتە ئەکرێت ئێمە بازەوە بکەین کە بەنمونە بەراورد بکەین لە نێوان خۆمان و ئەو وڵاتانە بۆی بتوانین ئێمە بۆی پێش بکەوین ئەبێ بەراوردی خۆمان بکەین بە وڵاتانی پێشکەوتوو بەنمونە ئەو بحوساتانی کە باسم کرد لەسەر چەند ڤۆڵنتێرێ تاقی دەکرێتەوە ئەهێنن بۆ عیلاجات لەسەر ئەو خۆبەخشانە کە تێست ئەکرێ خۆشببختانە لە کوردستانیش یعنی کە هەندێ هەنگاون دراوە بەنمونە سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڕێز دکتۆر ئالان پێش هەفتەیەک کە وەکو ئاگادار بم لە ڕاگەیانەکانیشەوە باس کرا و لەسەر جەمشار و شارۆچکەکانیشەوە
کە ئاماژەی بەوە کرد کە سیڕەمی ئەو ئەنتیبۆدی واتە ئەو نەخۆشانی کە چاک بوونەتەوە خوێنی ئەوانە یاخود لە سیڕەمەکانیان نەوە ئەنتیبۆدیەک دروست ئەکا بۆ چارەسەرکردنی ئەم ڤایرۆسە کە ئەمە جێگەی خۆشحاڵی یاخود هەنگاوەکانی کە بینیومە کە جۆرنەڵە دروستکراوەتە گۆڤارێکی زانستی بۆی بتوانین کە ئەو کەسانی کە بحوساتەکەن یاخود توێژینەوە ئەکەن لەو گۆڤارە ئازبەرزەدا کە لە دەیەکەمەکانی کوردستانە کە لە زانکۆکانی دەرەوە شتێدا بڵێن ڕیسێرج و توێژینەوە تێدا بڵاو کراوەتەوە کە دەرگای واڵا کرد بۆی کە بتوانێت ئەو توێژەرانە زانستی خۆیان یاخود ئەو بەحسانی کە ئاماژەی پێئکراوە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا دەرگا واڵا کرا کە بۆی کە لەوێ بڵاو بکرێتەوە لەبەر ئەوەی کاتێک کە تۆ بحوساتەکرێ ئەبێ کۆمەڵێ چۆن بڵێ کۆمەڵێ مەرج و شروعی هەیە لەوانە بزانین ئیمپاکت فاکتەر و ئێچ ئیندێکسی هەیە بۆی کە بتوانین تا چەند یعنی معتەبەر بێ ئەو توێژینەوە چونکە ناکرێت کە تۆ زانیاریە بڵاو بکەیت بڵێ کە ئەم توێژینەوەیە بەڵام بەبێ ئەساس بێ بۆیە دەکرێت کۆمەڵە فلتەرات بکرێتە سەر ئەو توێژینەوانە ئەمە لە کوردستانەوان ئێستا لە باش بەڵێ لە ئێستای خۆشبەختانە وەکو باسم کرد کە بەڕێز سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک بۆ هەموو توێژینەوە زانستیەکان بۆ ئەوەی کە کەسێک دێتە سەر تەلەڤیزیۆن ڕاگەیاندنەکان لە شوێنەکان باسی بابەتێکەکە ئەم فلتەرە هەیە ئەم فلتەرە نییە من ینی بەڕاستی وەکو باسم کرد ئەکرێ ئێمە ینی بەراوردی خۆمان بە وڵاتانی پێشکەوتوو بکەین تۆ زانکۆ چیە زانکۆ شوێنێکە بۆ پێگەیاندنی گەنج ینی ئەو گەنجە کە گەورەترین دەستکەوت و مرۆیی وڵات چیە کە ئەو هێزە گەنجەیە تۆ ئەکرێ ئەو بحوساتانەك ئایا لە پێشترا من پرسیارەکەم ئەو بەحسانە کراوە ئەو توێژینەوانەکە کراوە ئایا تا چەند ئەو ڕیکۆمەندێشنانەی تیادانرا چکە لەسەر تاکەکانی کۆمەلگای خۆمان کراوە بە نمونە لەسەر بەکتریا کراوە لەسەر پێشتر لەسەر ڤایرۆسات کراوە لەسەر کۆمەڵەشت کراوە بەڵام ئەو بحوساتانە ڕیکۆمەندێشنیشی دانەوەتە ئیلاجکردنیشی دانەوە باسی لەوەی کرۆ بە پێی ئەم توێژینەوە لەسەر چەند کەسێک کراوە نەتیجەکەی بەو شێوازە بووە پێویستە وا بکرێ واتە سەرنجام چی بکرێ ئەمانش ئاماژەی پێکراوە بەڵام وەکو پێویست بەجددی ینی ئەو مۆزوعە نەکرا بۆ تەمە ناکەین ئەو بەڵام باسی فلتەرت کرد ئەفوان ئەگەر ببینی تۆ لە وڵاتی خۆمانە ینی بە ئەنقەست بێ یاخود بە مەبەست بێت چۆنە تۆ ئەبینی کەسانێک هێندرێتە سەر تیڤەکان یاخود ئەهێندێت ینی باس ئەکرێ بۆ گەورەکردنی ئەشخاصەکان ئەبینێت کە باسی لە عیلاجێک یان لەسەر شتێک ئەکا ئەمەش کە شەڵژانێکی دەرونی لای خەڵک دروستەکە هەر بە نمونە من مەبەستمەوە نیە بێڕێزی بەرامبەر هیچ کەسێکم لە وڵاتان هەرچی شتێک زانست و دین بە فۆرمی خۆی خزمەتێکی خۆی ئەکا و زۆر شتێکی باشە بەڵام لە کوردستانی خۆمانە هەست بە تێکڵاوبوونیەک ئەەکەین بۆ نمونە ئەگەر ببینی لە ماوەکانی پێشودا لە بری ئەوەی کە پەنابەرینە بەر کەسانی بۆ حوسات بێن لەسەر تیڤەکان یا ئەوانەی ڕیسێرجیان کردووە یانەوەی داهێنانیان کردووە لەبەرەوەی ئێمەش وە وڵاتانی کە بە بەراورد بەوان لەوانەیە ئەو توانە زۆرەمان نەبێ بەڵام شتیش کراوە یعنی لەگەڵ ڕێزم ینی مەلا عەلی کەڵک بوو بزانم هێندایە سەر تیڤ باسی ئەوەی کە تەحەدای سینی کرد کەوتی ئەو ڤایرۆسی کۆرۆنایە ئەتوانم بچم لەوێ چارەسەری کەم بەڵام لە ئێستادا ئەگەر ببینی کۆمەلگایەک وابزانام سبیرانی ناوە شتێکی وایە یاخود خەبات و هەولێر لە ئێستادا کۆمەڵە کەیسی تیا نازانم مەلا عەلی کەڵک لەکوێ لە ئێستادا بۆیە دەکرێت زیاتر چاوکراوە بین حکومەتیش پابند ئەڵێ ڕێگەم پێنایانە نام نتوانەوە چارەسەر بکەم نازانم ڕێگە پێنەدان ئەو خۆی لەسەر تیڤ دەرکەوت و بە ئاشکرا ئەلانی ئەوەی کرد مەبەستی من لێرە چییە ئەکرێ ئێمە احتیمام زیاتر بەو هێزە گەنج و ئەو تەخەڕوجانە بین کە لە زانکۆکانەوە کە کۆمەڵە هێزی گەنج کە لە تەمەنی 20 بۆ 50 ساڵ ئەمانە توانای یعنی لە مێژوودا توانای سەرەکیەکانم ئەوەیە ینی ئێوە چیتان بۆ بکرێ وەکو توێژەرەکان وەکو ئەو کەسانەی کە لە زانکۆکان کارەکەن وەکو کەسانێکی ئێستا بە تایبەتی لە بەپەتی تەندروستیە کار دەکەن چونکە زۆر کەسێ دەڵێن جیهان بۆیە گەشتام حاڵاتە چونکە ناوەندە توێژینەوە گەورەکان WHO چەندی جارداوای کردکا کە بودجەمان پێبان بۆی توێژینەوە ئەنجام دەین ڤایرۆس بەڕێگەوەیە وەبا بەڕێگەوەیە ئێوە هاوکارمان بن بۆەوەی کە نەگەین بەم حاڵەتە وڵاتە زلێزەکانی جیهان هاوکاریان نەکردن بۆیە گەشتی بەمە ئێستا بودجەیان پێیان ئێوە پێویستیتان بەچی بۆی هاوکاری بکرێن بۆ ئەوی کە بتوانن توێژینەوەی گەورەمان هەبێ بۆی بتوانی داهێنانی گەورەمان هەبێ زانای گەورەمان بۆ دروست بێت بە تاکید پێویست بە کۆمەڵێ ضرورێت هەیە بکرێت کە لە ئەم مەرحەلاتانە بە نمونە لە ڕووی بودجەوە پێویستە بودجەیەکی زۆر بۆ ئەو سنتەرە توێژینەوانە سەرف بکرێت دەستکراوە بن لە کڕینی موادی مختبەریە لە هێنانی ئەجیزەی پێشکەوتووە
لە دامەزراندن و ڕەخساندنی هەلی کار بۆ ئەو گەنجانی کە تەخەڕوجیان کردووە کە هێزێکی زۆر مرۆیی گەورەمانێ ئەمانە کە ئەتوانی وەکو ڤۆڵنتەر ئیسفادەیان لێ بکەیت لەو سنتەراتانەیە ئەتوانی توێژینەوە بکەیت دوای گشتاندنێک بۆ ئەو بحوساتانە بکەیت واتە ئەمە هۆکارێکە بۆی کە لە ڕووی داراییەوە لە ڕووی ئەجیزەی پێشکەوتووە و هەمان کاتیش وە پێشکەوتن هەوڵ بدرێت زیاتر ئەو دراساتانە یاخود ئەو خوێندنەوەی کە ئەکرێت بکرێ بە بواری عملی بەنمونە ئێمە چەندین بحوسات بکرێ بە مەرج یاخود شروطات دابنێ بەنمونە ئەو بحوساتانە نەتیجەی ئەو ئیسفادەی ئەو بەحسانە چکە ڕیکۆمەندیشنی تێدایە واتە باز لەوە ئەکا چارەسەر چییە بۆ هەر زروفێک چارەسەری تا بەنمونە زانامان هەیە یا کەسی شارەزامانی لەسەر بەکتریا کردوێت یاخود لەسەر ڤایرۆس کردوێتی باسی عیلاجەکەیشی کردووە ئەکرێ لە ئێستا بەدواوە ئەم ڤایرۆسی کۆرۆنا ببێ بە هۆکارێک بۆی کە چۆن بڵێ بە ئاگامان بهێنێتەوە بۆی کە بتوانین احتیمامی زیاتر بە بحوساتەکان بدەین بودجەیەکی زیاتری بۆ سەرف بکەین هەوڵ بین ئەو ئەجیزە پێشکەوتوانە یاخود دەوراتی بکەین یاخود زاناکان لە دەرەوەی وڵات بێنین ڕێگا نیشان بن بە ئەم پرۆفیسۆر و ئەم دکتۆرە زیرەکانی کە لە کوردستانیشان واتە دەستکراوەیان بکەین ئەوەی کە تۆ لەگەڵ برادەرەکانت بی ئەگەر ئەم بابەتانتان بۆ جێبەجێ بکرێت چاوەڕێ داهێنان بکەینێتە بە تەکیدی ئێمەش هیچ توانانی جیهانی مەبەستم بە تەکیدی زانکۆکانی خۆمان توانای زانکۆکانی خۆمان ئەتوانین بڵین ئەگەر بێت و ئەو توانە دارایی و ئەو مختبەرات و ئەجیزە پێشکەوتوانە و واخود ئەو هێزەکارەی کە ئەو هێزم مرۆیی کە تەخەڕوجیان کردووە بەکاریان بێنین بە تەکیدی ئەتوانرێت زۆر شت بکرێت دکتۆر بەپێ پسپۆرەکەی خۆت تۆ ئێستا و دەرمانانە چینکە لە جیهانە بەکارێنرێ بۆ چارەسەرکردی ڤایرۆسی کۆرۆنا هەندێک کەس هەیە گومانی هەیە دەڵێ خۆمە چارەسەری نییە کەسێک تووشە بێت چۆن چاکە بێتەوە چارەسەرەکان جیاوازە لەبەرەوەی سکوێنسی واتە ڕیزبوونی ئەو ڤایرۆسا یاخود کۆپیکردنی خۆی جیاوازیەکیە بنمونە لە تایلەند ئۆسیلتاماڤیر بەکارێتەوە بنمونە لە ژاپۆن لۆپیناڤیر و ڕیکتۆناڤیر بەکاتەوە بنمونە لە یوکەی ئینتراڤیرۆن بەکارهاتوە بڵێن لە ئەمریکا لۆپیناڤیر و ڕیکتۆناڤیر و ئینترۆڤین بەکارهاتوە یاخود ڕێمیدیسیڤیر و کلۆرۆکوینیش بەکارهاتوە چاینا ناشنال هێڵز کلۆرۆکوینی بەکارهێنات لە فەڕەنسا بە هەمان شێوە کلۆرۆکوین و خۆش حاڵانە و خۆشبەختانە لە ئیتالیا لەم یەک دوو ڕۆژەیە و لە وڵاتێکی کەش بوو چاینا ناشنال هێڵسیش ئاماژەی بۆ کرد کە سیرەم ئەنتیبۆدی ئەوەی کە ئاماژەم بۆ کرد لە زانکۆکانی خۆمان وا بەرهەم ئێندێ یاخود ئەمە جێگەی خۆشحاڵانی خۆمانە کە چۆن بتوانین کە هەنگاوی باشی ژنراوە ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە وڵاتی خۆمان ئەگەر توانایەکی هەبێ بەو تواناکەمەوە بتوانین سیرەمی ئەنتیبۆدی بەرهەم بێنین کە لە زانکۆی پۆلیتەکنیک و زانکۆی سلێمانی و زانکۆی بەڵسانتر بکەین سیرەم مەبەستت چییە لە پێکاتەی خوێنی ئەوانەی کە تووشی ئەو ڤایرۆسە بوون پلازماکە بەڵێ لە پلازمای خوێنی ئەوانە تواندا عیلاجێک بەکاربێنێ بۆ نەخۆشەکانی کوردستان کە لە ئیتاڵیا بەڵە سوودی هەبوو کە لە ئیتاڵیش هەمان عیلاج بەکاراتوە لە فەڕەنساش هەمان عیلاج بەکاراتەوە ئەمە جێگەی ئەوەی لە ماوەی کە کۆمپانیای پایۆنێر وتی دەرمانێک ئێمە بەرهەمەهێنین لەو بوارەیە ئەو دەرمانە چییە؟ ئەو دەرمانێش ئەوە کلۆرۆکوین بوو ئاماژەم پێکرد چاینا ناشنال هێڵز و لە هەمان کاتیشدا فەڕەنسا بەکار هاتووە بەڵام ئەمە ئەبێت لە ژێر چاودێری وردی پزیشکیدا بێ واتە بۆ توشبووان ئەکرێ بەکاربێنرێ ئەوش جێگەی خۆشحاڵیە بۆ هاونیشتیمانیان کە عیلاجێک بتواندێ بەکاربێنرێت بۆ باش ئەمە چارەسەری بنەڕەتین دکتۆر ئەمانە کە بۆی ئەکرێ بۆ کۆرۆنا یان نا هەر چارەسەری یاریدە دەرێکن ینی بۆی کە بڵێ یاریدە دەرێکن بۆیم کەسە بتوانێت ئەو بابەتە تێپەڕێنێ ئێمە ئەوەی مەترسی لێکرێن ڤایرۆسەکەەوەی کە کۆپی خۆی ئەکاتەوەتە شێوەی خۆی ئەگۆڕێ ئەم ڤایرۆسە لە ساڵی 2002 بە شێوەی سارسە بوو لە چاینا و لە ساڵی 2012 لە سعودیا هەبوو بە ناوی مێرسەوە و ئێستش هەیە کە بە ناوی کۆڤید-19 واتە مەترسی ئەوەی لێکرێ بەڵام ئەو نەخۆشانەی کە ئەو عیلاجانیان بەکارهێنراوە خۆشحاڵانە چاک بوونێتەوە وەکو ئەوی کە بڵێ بەکارهێنانی ئەو عیلاجانە بەڵێ تەسیری هەبوو و چاکیش بوونێتەوە نەخۆشەکان ئەسش بابەتەکەم پێ نەگەشت من ئەمانە چارەسەری بنەڕەتین یا چارەسەرێکی یاریدە دەرن چارەسەری بنەڕەتین بەڵێ ئەوەی کە باس ئەکرێ ئەو عیلاجاتانەی کە باس ئەکرێت چارەسەری بنەڕەتین ئەگەر بێت بۆ بترسینلی بۆ چارەسەری بنەڕەت ئەم ڤایرۆسە کۆپی خۆی ئەکا من ئاماژەم پێکردەوەی شێوەکەی خۆی ئەگۆڕێ بەڵام تا ئێستاکە عیلاجێکی تەواوەتی نەدۆزراوەتەوە بڵێ کە لەسەر ئەم ڤایرۆسە ئیش بکە وەکو ئەوی کە باسم کرد بەڵام عیلاجەکە ئەکرێت بەنمونە کاتێکە ئەم سیرەمە بەکاراتەوە بینداوە تەسیراتی هەبوو بە بحوسات سەلمێنداوە بەنمونە لە ئیتاڵیا لەسەر چەند نەخۆشە تاقی کراوەتەوە بینیوانە
هەموو نەخۆشەکان ئەم دەرمانانە یان ئەو پلازمایە وەربگرن چارەسەر ببن. ئەوەی کە خۆشحاڵانەکە لە کوردستانە ئەوەی کە ئەو عیلاجەی وەرگردووە دوایی چێکی پلەی گەرمی و وەڵامی نەخۆشەکان کرۆ بینراوە خۆشحاڵانە وەڵامی هەبوو نەخۆشەکە باش بوو چاک بۆتەوە. ینی ئێستا ئێمە بە شوێکی گشتیانی ئەوەی کە مای خۆشحاڵیە لێرە ینی بابەتەکە وەن یەکەیەک لە کۆنتترۆل دەرچوو بێ ئەمە یەک دووش ئەوەی کە ئەو کەسانی کە کەیسی مردن هەبووە لە باشووری کوردستان لە بڵێن لە هەرێمی کوردستان زیاتر دوو کەس بوون ناو شای سلێمانی ئەویش دەڵێن بابەتە سەرێکیەکە کۆرۆنا نەبووان نەخۆشی دیکەیان هەبێ ینی ئێستا ئەگەر ئێمە بەم حاڵە بڕۆین بەم بابەتە تێپەڕین گرفتی کۆرۆنامان نییە بۆ مردن مەترسی مردن ئێمە ئەبێت ئیمونیتی خەڵک واتە بەرگری لەشی خەڵک بەرزکەنەوە ئێماڵین پابندن بە سەررجەم ڕێنمایەکان بەڵام مەترسێن لەبەرەوەی ئەم نەخۆشیە خۆشحاڵانە لە 180 بەسەرەوە ئەوانەی کە توش ئەبن احتیمالی هە نیشانەکانی تێدا دەرنەکەی و خۆشیان چاک ئەبنەوە ئەم مۆزوعی کۆرۆنای کە باسەکرێ بۆ لە 105 ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە یاخود تەمەنیان لە سەر 65 ساڵیەوە ئلدەر ئەیج واتە بە تەمەنەکان یاخود ئەوانەی کە نەخۆشی کەیانێ بۆ نەخۆشی درێژخایانیان هەیە زیاتر ئاگاداری لە ئیتالیا دکتۆر هەندێک کەسمان بینی مناڵیش بە مردیانی بۆ ڤایرۆس بەڵام حاڵەتەکە دەگمەن بوو ئێمە باسی عمومی خەڵک ئەەکەین ئەڵێن لە 105 مەترسیە ئەم ڤایرۆسە واتە بۆ حاڵەتانی کە زۆر تون بن لە 105 بۆ ئەم عیلاجات و ئەم بۆ حوساتانێکی ئەکرێ بۆ ئەو لە 105 زیاتر عیلاجاتانی کە باست کرد هەمووی لە باشووری کوردستان هەیە ئێستا بە پرۆتۆکۆل هاتووە بەڵام وەکو بە پرۆتۆکۆل هاتوو بەڵێ هەندێکی بەردەسە بەڵام ئەبێ خەڵک پابند بن ینی ئێمە وەکو باسم کرد ئێمە ئەوەی پلازماکەش وەرگیراوە گرفتی نییە پلازماکە وەرگیراوە هیچ گرفتێکی نییە و خۆشحاڵانە زۆر نەتیجەی باشیە بووە. ینی ئێستا بە شوێکی گشتی مەبەستم ئەوە نییە کە بڵێن خەڵک وا بکەین کە پابندی ڕێنمایەکان نەبێ بەڵام بە دیوێکی دیکەشە ئەمە بابەتێکی گرنگە کە بتوانین ئێمە هەندێک پێشکەوتنمان هەبێتوەند ئەوەی کە زانیاریشت هەبێ ئەو دەربارەی کە شەریکەی پایانەر باسیەکار دەکەوێتە بەردەست بەم نزیکانە وابزانام ڕۆمەترەڵەکەی لەو چەند ڕۆژەی پێشوو گەیشت خۆشحاڵانە ئەوانیش لە پرۆسەی ئامادەکردنن ئەمەش جێگەی دەستخۆشیە کە بتوانین لە هەرێمی کوردستان دەرمانێ دروست بکرێ ماوە بۆ ئەوەی بم کاتە کورتە بە تایبەتی ڕێنمایی بێ بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە زیاتر پابند بن. من داواکارم لە هاوڵاتیانی خۆمان نەترسن بەڵام پابند بن بە ڕێنمایەکان ئینشاڵڵا ئەم مۆزعش کۆتایی پێدێ و داواکاریشم ئەوەیە کە پابندی تەواو بە ڕێنمایەکان بکەن و داواکارێکی ئەوەشمە حکوومەتیش هەوڵ بە کە حاڵ و گوزەرانی خەڵکیش بەرەو باشی بڕا لە بەرەوەی ڤایرۆسێکەیە کە پێوتێ ڤایرۆسی برسێتی کە ئەمە ڕۆژانە 8,000 مناڵ بەڵام مناڵی کێ مناڵی هەژارەکان لەناوە با بۆیە ئەم بێدەنگی لێکراوە بۆیە داواکارم حکوومەت لە پایەوەی کاڵن پابند بین هاوکاری خەڵکیش بکە لە پێدانی ئەو دابینکردنی ئەو خۆراک و ئەو بژێویان بۆ دابین بکرێت لەبەرەوەی کە خەڵک کە چۆیە ماڵەوە پابند بە ڕێنمایەکان ئەکرێ دەرونیان ئارامیش بکەین بە پێدانی ئەو هاوکاری و هاریکاریانی کە ئەکرێت ئێمە زیاتر وا لە خەڵکن پابند بن بە ڕێنمایەکە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دڵشاد محەممەد خوێنکاری دکتۆرا لە زانستی دەرمان و ژێرزانی لە زانکۆی تارانی پزیشکی زۆر سپاس بۆم تۆری بەرنامەکە کە لەگەڵمان نبوویت سپاس بۆ ماندووبوونتان. لە ڕانیا هاوکارمان هونە ڕەسوڵ چاپێکەوتنێکی ساز کردووە لەگەڵ کەسێک کە پسپۆری لە زانستی خۆراک هەیە دەربارەی خۆراک دەبێتە هۆی گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا با بینەری بین. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان لە چەند هەفتەی ڕابردوودا کاتێک کە مەترسی نەخۆشی کۆرۆنا گەیشتە هەرێمی کوردستان بە شێوازی جیاجیا قسە لەسەر نەخۆشی کۆرۆنا دەکرێت پێویستە چی بکرێ و ڕێکارەکانی خۆپارێزی چین. ئێمە لەم بەرنامە تایبەتەدا دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر لایەنێکی تری گرنگ نەخۆشی کۆرۆنا پێویست چییە بە خۆراکەوە یعنی پێویستە هاوڵاتیان بە تایبەت لە ئێستادا کە نەخۆشی کۆرۆنا هەیە و مەترسێکە هەیە خۆراک چۆن بەکاربهێنن و چۆن مامەڵە بکەن بە گشتی پەیوەندی خۆراک و کۆرۆنا چییە. میوانی ئەزیزی من کە لەگەڵمدا بەڕێز کاک شەماڵ جەلال ماستەر لە زانستی خۆراک کاک شەماڵ ئەم کاتت باش سڵاو دێ بێ ئێرە هیوای سەلامەتی و تەندروستیشی باش بۆ جەنابەت. سەرەتا پێم بڵێ خۆراکی تەندروست چییە؟ سەرەتا سوپاس بۆ بەڕێستان. دیارە ئێمە دەزانین کەەوە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی ئەو ئیفرازاتانە دەگوازرێتەوە لە کەسی توش بۆکەوە لە
کاتی پژمە و کۆکە دێتە دەرەوە و بەرکەسی ساغ دەکەوێت بەنسبەت پرسیارەکەشتانەوە ئایەکەوە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی خۆراک دەگوازرێتەوە یان نا تا ئێستا تام دەقەیەشکە ئێمە قسەی تا دەکەین ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی خۆراکەوە ناگوازرێتەوە بەڵام ئێمە گومان لەوە دەکەین کەوە خواردنێک طریقەی نەقلکردنی خواردن یاخود ئامادەکردنی خواردن هۆکارێک بێ بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. خۆشماڵ سەرەتا باسیەوەشم کرد ینی خواردنی تەندروست چییە کەسێک کە خواردنێکی تەندروستێ بەگشتی؟ بەڵێ دیارە خواردنی تەندروست هەموو ئەو خواردانە دەگرێتەوە کەوا ڕێژێکی زۆر لە ڤایتامین و مینەڕاڵ و کانزاکانی تێدا بێت کەمەش زیاتر لە سەوزە و میوەکاندا هەیە هەروەها ئەو میوانەی کەوا بۆ نمونە میوەکان هەمانە لە جۆری مزرەمەنیەکان بۆ نمونە لیمۆیە پڕتەقاڵە لە کێویە هەموو ئەوانە ڤیتامین سیان تێدایە با بڵێن کەوا هۆکارێکی سەرەکین بۆ چالاکردنی مەناعی جسممان هەروەها زاڵبوون بەسەر ئەم نەخۆشیەدا چونکە بەخوا دەزانین ڤایرۆسی کۆرۆنایەکە لەو نەخۆشیانەیەکەوە کاریگەریش ڕاستەوخۆی هەیە لەسەر بەرگری جەستەمان. باسی وت کرد کە خواردن کۆرۆنا ناگوازێتەوە هیچ جۆرە خواردنێک نایگوازێتەوە؟ نەخێر تا ئەم دەقێش ئێمە بێکەوە قسە دەکەین ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی خواردنەوە ناگوازێتەوە و تا ئێستاش هیچ ڕیسێرچێک و با بڵێن هیچ بەحسێک نییەکەوە ئەمە بسەلمێنێکەوە لە ڕێی خواردنەوە دەگوازرێتەوە. بەڵامک پێشی باسمان کرد ئێمە گومان دەکەین بۆ نمونە لە کەسی توش بۆ کەسانی کە خواردن ئامادە کرد لە مەتاعم و شوێنە گشتەکان بێ یاخود لە ماڵەوە بێ لە شوێنێک بێ لە نەتیجەی پیسکردنی ئەو سێرڤایسی واتە ئەو ڕۆی کە ئیشی لەسەر دەکات کەسی توش بوو بۆ نمونە درۆپلێت و ینی ئەوی فرازاتانەیەکەوە لە کەسی توش بۆ دەگوازرێتەوە سەر ئەو شتانە دەنیشێت کە بۆ ماوەیەک دەمێنێتەوە لە ڕێی ئەوە خواردنەکە پیس بێت و نەقڵ بێت دەجینە ئەگەینە تا ئێستا هیچ ڕیسێرچێکنێکەوە بیسەلمێنێکەوە لە ڕێی خواردنەوە ڤایرۆسە دەگوازرێتەوە. ئەگەر کەسێک هەڵگری ڤایرۆسەکە بێ خواردن حازرکە ینی هەر ناگوازرێتەوە دەمەوێت ڕوونتر بۆ بینە ناقسە بڵێ دیارە ئەو کەسانەی کەوا چۆن دەڵێ تووشی ڤایرۆسەکە بوون کاتێکە پشکنین دەکەن حتمما یا دەبێت بچنە ئایزۆلیشن لە نەخۆشخانە چارەسەری بۆ دەکرێت و مەگەر ئەو حاڵەتانەی کە نەزانرێت لە ماڵەوە کاتێککە ئیش دەکات دەنە هەم حاڵەکان ئەوانەی پشکنیان بۆ دەکرێت مەفروزە بچنە یەکەی ئایزۆلیشن لەکانە چارەسەر وەربگرن نەک لە ماڵەوە خواردن حازر بکەن و بەو شێوەیە تەعامل لەگەڵ خواردن بکەن. بەڵام ئێمە باز لەوەی دەکەین کەوا کاتێک کە کەسێک لە شوێنە گشتەکان بۆ نمونە ئیش دەکات یا لە ماڵەوە ئیش دەکات لەوانەیە نەزانێت کە هەڵگری ئەم ڤایرۆسەیە بۆیە لەو کاتەدا چۆن دەڵێ هۆکارەکانی خۆپارێزی بۆ نمە تایبەت ماسک و دەستکەش زەرورێکەوە بەکاریان بێنێت بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ینی زۆر مەمەسمە ولاانە کەسێک کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە دەبێت خواردن حازر کات ئەی ناگوازرێتەوە؟ بە دڵنیایە و کەسێکی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە کاتێک کە خواردن ئامادەکە حتمما ئەگەر چۆن دەڵێ ماسک نەبەستێ یاخود دەستکەش لە دەست نەکات لەوانەیە لە ڕێ پیسبوونی ئەو ڕۆیکە لە بەردەمێتی یاخود ئەو خواردنێکە لە بەردەستێتی لە ڕێی ئەو فرازاتەوە بە دڵنیای خواردنەکە پیس دەکات دەبێتە هۆی ڕێگەی لە ڕێگەکانی گواستنەوە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. بەڵام باشتر وایە ئەو کەسانێک کەوا پۆزەتیڤن و کەوا چۆن دەڵێ هەڵگری ڤایرۆسەکان بەی شێوەیەک لە ماڵیان نەمێنەوە بچن لە خەسخانە چارەسەری پێویست وەرگرن. لەم دۆخەدا کە ڤایرۆسی کۆرۆنا هەموو جیهانی سەرقاڵ کردووە و مەترسێکی جدیە مرۆڤ دەبێت چی بخوا؟ یکە قسە بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا چ خواردنێک هەیە بەرگری بەهێز دەکەن؟ بەڵێ دیارە ئێمە ئەو کەسانەی کەوا بە تایبەتی بۆن لە ئێستادا کە شارەکان لەکداون واتە هاتوچۆ نییە و هاوڵاتانیش لە ماڵەکانی خۆیان کەرەنتی نەبوون پێویستە مەفروض وایە گرنگی تەواو بە خواردن بدەن بە تایبەتی ئەو خواردانەی کەوا چۆن دەڵێ ئێمە هەمومان لە ماڵەوەین بە تایبەت ینی قەلەقین سترێسین پێویستە لەگەڵەوەیدا ڕەچاوی باشی و ئەو خواردانە بکەین کەوا بتوانین مەناعەمان بەرزکەینەوە. بۆ نمونە هەموو خواردانێک کە باسم کرد خواردنەکان سەوزە و میوە ئیحتیمامی پێ بدرێت و گرنگی تەواو پێ بدرێت هەروەها مزرەمەنیەکان هەروەها هەندێک جۆرەکانی چەرەسات کەوا هەموو جۆرەکانی چەرسات مادەی زینکی تێدایە ئەمانش هەموو دژە ئۆکسانن هەموو هەروەها ئەو لیمۆ و پرتەقاڵ و لانەگیکی و ئەوانە ڤیتامین سیان تێدایە
پێویستە زیاتر گرنگی پێ بدرێت چونکە ئەمانە وا دەکەن کە ئیمین ڕیسپۆز واتە مەناعی ئەو کەسە بەرز کاتەوە هەروەها سیریشکەیەکەکە لەو مادە خۆراکیانەی کەەوە گرنگێکی تایبەتی هەیە بۆ مەناعا بەڵام بە هیچ شێوەیەک نابێت سیر بەگەدەی بەتاڵ بخورێت بەڕاستی هەروە هەندێک شتی تریشەیە بۆ نمونە دوورکەوینەوە لەو خواردانەی کەوا ڕێژێکی زۆر چۆن دەڵێ شەکریان تێدا چونکە ڕاستەخۆ تەسیری هەیە لەسەر بەرگری و لەسەر مەناعی ئەو کەسەی کەوا ڕێژێکی زۆر شەکر بەکاردێنێ بەڕاستی یاشەماڵ بەشێک لەو میوەی کە دێت ئێمە لە وڵاتی ئێرانەوە دێ وڵاتی ئێرانیش خۆی جیرۆ دێ بەدەستی ڤایرۆسی کۆرۆنا ینی ئاساییە ئەم میوەیە کە لە وڵاتی ئێرانەوە دێت و داخلی هەرێمی کوردستان بڵێ ئەوەش پرسیاری زۆر گینگە بەڕاستی بەس ئێمە لە ئەو سنوورانەی کەوا ڕسمین چۆن دەڵێ هاتی چۆی بازرگانی بۆ هەندێک موادی پێویست نەوەستاوە بەڵام ئیجراعاتی پێویست دەکرێت لەو سەر سنوورانە بۆ ڕەشی ئەو مادە خۆراکیانەیە طبعاً هەموو مادە خۆراکیانیش نا ئەو مادە خۆراکیانی کەوا بۆ نمونە لە پاکەتدان یاخود لە کیسدان یاخود لە چۆن دەڵێ لە مادی نایلۆنیدان هەموو ئەوانە ڕەش دەکرێت ئەو ڕەشانش بۆی بینەران چۆن دەڵێ دڵنیاکەمەوە بە تایبەتی سەوزە و میوەکان زۆر زۆر گرنگی بەشتنەوە بدەن لەوانەیە احتیمالە چۆن دەڵێ لەو حدودەکانەوە کە دێت ڕەش بکرێت بۆیە پێویستە کاتێکە سەردانی بازار دەکەن و یاخود ئەو سەوز و میوان دەکرن یان مادی خۆراکی مافروزە گرنگی تایبەت بە شتنەوەیان بدەن و پاکخاوێنی ڕێنمایە تەندروستی خۆپارێزەکان ڕەچاو بکەن لە کای تەعاملکردندا یاخود پێشەوەی بەکاری بهێنرێت سەوزە زۆر بخورێ بەڵام بە پاکخاوێنی بەڵە بە دڵنیایە سەوزە زۆر بخورێت هەروە میوە زۆر بخورێت بەڵام بە پاکخاوێنی و ڕەچاوی ڕێنمایە خۆپارێزەکان بکەن لە کاتی شتنەوەی ئەو مادە خۆراکیانەدا جۆرێک لە میوە هەیە بەرگری لەش داواز بکات بە دڵنیای ئێمە چۆن لە ئێستادا دەتوانین بڵێن جۆرێک لە هەندێک میوە هەیە بۆ نمونە ڕێژێکی زۆر شەکریان تێدایە بۆ نمونە کەمەش لەوانەیە بۆ هەندێک کەس کە زۆر بەکاری بێنێ خراپێ بە تایبەتی ئەوانەی کەەوە نەخۆشی شەکریان هەیە یاخود هەندێک بابەتی خۆراکیەوە لەوانەیە کە تەسیری بکات بۆ بەرزبوونەوەی فشاری خوێن یاخود کاریگەری هەبێ بۆ سەر قەلاقی یاخود سترس مەفروزە ئەو شتانێک کە لە ماڵەوە بەکاری دێنێ حدل ئیمکان ئەگەر ئێستا لە ڕێی سوۆسیال میدیا و لە ڕێی زۆر پەیج و سایت و لە ڕێی کەناڵ تەندروستیەکانەوە یاخود لە ئەو کەناڵە یاعلامانەی کەوا مقابلەی و کەسان دەکەن کەوا پسپۆریان هەیە لەو بوارەدا زیاتر چۆن دەڵێ بینەری ئەو کەناڵانە بۆی بتوان ڕێنمایی تایبەت پێی زۆر بگرن کە چ بکەن چ نەکەن یاخود چ خواردنێک بخۆن و چ سەوزەیەک باشە چ میوەیەک باشە بۆیان گوێڕایەڵی ئەو ڕێنمایانە بن. قەخشمەڵ ئێستا زۆر ینی لە خۆپاراستن لە هەموو لایەنەکانەوە لە بەردەوام باسی پاکخاوێنی دەکرێت ینی دەرفەتەوە پرسیارە بکەم بۆ پێی کە دەنابێت ماستەرە تێ لە زانستی خۆر ینی پاکخاوێنی بۆ هەموو قۆناغی خەرگرنگ نییە بە تایبەت میوەیە سەوزەیە ینی لە هەموو کاتێکدا هەر نابێت بە پاکخاوێنی ئەمانە مرۆڤ بەکاری بێنێت بەڵێ بە دڵنیایی خۆپارێزی یەکێکە لە کۆڵەکانی با بڵێن تەندروستی بەڕاستی لە یەکێکە لەو ڕێنمانەی کە ئێمە پێشتریش پێش ئەم پەتای کۆرۆنایە زۆر گرنگیمان پێداوە کەوا هاوڵاتیان گرنگی تەواو بە لایەنی تەندروستی بدەن هەروە یەکێک لەوانش نەزافەی شخصیە بۆ نمونە دەست شوتنە دمچاو شوتنە یاخود بەکارهێنانی دەستکێش و ماسک هەموو شتە خۆپارێزانەی کەوا پێش ئەم پەتایش پێشتر هەبوو ئێمە سوور بووین لەسەرەوەی کە هەم لە ماڵەوە هەم لە شوێنە گشتەکان ئەو ڕێنمایە خۆپارێزیانە و ئەو بابەتە خۆپارێزیانە جێبەجێ بکرێت. گۆشت کۆرۆنا دەگوازێتەوە؟ خۆی لێ سادا پرسیارێکی زۆر دەکرێت پێشتری باسم کرد گۆشتیش چۆن دەڵێ عناسڕێکی سەرەکیە با بڵێن مادە خۆراکێکی سەرەکیە لێ سادا مەفروزە بخورێت بەڵام بۆ ڕێژەیەش نا چونکە بۆ خۆشمان دەزانین کە گۆشت بە تایبەتی گۆشتی سوور هەندێک مەشاکلی تەندروستی بەدواوەیە بۆ نمونە دەبێتە هۆی ئەگە زیاد بخورێت بۆ ماوەیەکی دوورودێژ لەوانەیە چۆن دەڵێ تەسیر دەبێت بۆ سەر نەخۆشیەکانی دڵ هەروە ڕێژەی کۆلیسترۆل بەرز دەکاتەوە هەموو ئەم بابەتانش کەەوە چۆن دەڵێ جۆرەی تایبەتی کانسەر زیاد دەکات کە کاتێک کە بە ڕێژەیەکی زۆر بخورێت بەڵام بە تایبەت گۆشتی سووریان با بڵێن گۆشت ئەگەر ڕەچای ڕێنمایە تەندروستەکان بکرێت و بە شێوەیەکی باش بکڵێندرێت و ئامادە بکرێت نەخێر
ناگوازرێتەوە ڤایرۆسەکە ناگوازێتەوە. ڕێنمایی ئەوەیە ئەو ماوەیە گۆشت زیاتر لە ڕێگەی کوڵاندنەوە بخورێت لە ڕێی کوڵانەوە بێ بەڵێ زۆر باشترە چونکە بۆ خۆمان زانین ئەو ڤایرۆسە لەسەر و 6 پلەی سەدیەوە لە ناو دەچێت بەرگەی ئەو گەرمێن ناگرێت ئەوە پێویستە ئەو خواردنانەی بە تایبەتی گۆشتەکان بە تایبەت بکڵێندرێت زۆر باشترە بۆی بتوانین ئەو ڤایرۆسە بکوژێت لەو دەرەجە حرارەیدا. جگە لە مەسلەی گۆشتنی ئاژەڵی پەلەوەریش بە هەمان شێوە ئەویشیز مەترسێکی نییە پەلەوەریش پێشتر کە هەبووە بەڕاستی کە چۆن دەڵێ ئەم نەخۆشی لە ڕێی هەندێک جۆری باڵندەوە گوازراوەتەوە بەڵام لە وڵاتی خۆشماندا بە زۆری هەندێک جۆری پەلەوەر هەیە بەکار نانرێت بەڕاستی چۆن دەڵێن ناخورێت بەڵام لە وڵاتی ئێمەدا زیاتر ئەوانەی کە بەکاری دێنین هەمووی بە شێوەیەکی چۆن دەڵێ جوان ئامادە دەکرێت و دەکوڵێنرێت یاخود با بڵین لە ڕووی ڤێتەرنەریەوە کە پێشتر چاودێری چۆن دەڵێ داواجینە یاخود قەسابخانە و سەبڕی خانەکان دەکرێت ئەمەش بۆ ئێمە جێی دەستخۆشیە بەڕاستی. کاشەماڵ پێشتریش کە دەبیندرا ینی بە شێوەی دەستژێر و کۆمەڵەشتی ترم خواردن و خۆراقی کە لەو شارەدا هەیە ینی هەر بەڕاستیەوە تەندروستە یان ڕێنماییتان ئێوە چی بوو؟ خۆی بەڕاستی ئێمە لە ئێستادا چۆن دەڵێ ئەو خواردنی سەر عارەبانە و دەستژێر و ئەوانە لە ئێستادا چۆن دەڵێ قەدەغە کراوە بەڕاستی تەنها مەطعەمەکان نەبێت ئەویش کە چۆن دەڵێ بێجگەلەوەی کە ئێمە تیمی تەندروستیمان هەیە لە سنووری ڕانیە 17 تیمی تەندروستیمان هەیە بەیانیانمان هەیە دوانیۆڕان شەوانە 24 ساعت چاودێری ناو بازار و ئەو شوێنانە دەکەن کەەوە لە ئێستادا کراونەتەوە چونکە بە خۆ دەزانێت هەموو شوێن گشتەکان نەکراونەوە بۆ ناناوەخانەیە فڕنەکانە سەمونخانەیە کولێرەخانەیە یان مەتاعیمە یاخود هەندێک مارکێتە ئێمە تیمی تەندروستیمان هەیە 24 ساعت چاودێریان دەکات لە هەموو بیتۆن و پشدەر زیاتر بە بیتۆن و پشدەر چۆن دەڵە ڕانێ و قەڵازیان 25 تیمی تەندروستیمان هەیە 24 ساعت لە جێبەجێکردنی ڕێنمایی تەندروستیەکان و سەردانکردیان هەیە بۆ شوێنە گشتەکان ئەو شوێنانەیەکەوە لە ئێستادا کراون. زیاتر مەبەستم ئەوە بوو ئێستا کەم شوێن و دەستژێر و ئەوانە هەمووی داخراوە بۆی کۆڕنەخۆشکردنەوە ئەوە دەرفەت نییە بۆ لایانی پەیوەندیدار دوای کۆتایی نەخۆشیەکە بە میکانیزمێکی نوێ ئەنی ڕێگە بدا کە دەستژێر و کۆمەڵێکی خواردنی کراوە هەبێ لە شوێنە خۆی بەڵە دەرفەتە بەڵام ئێمە پێشتریش چۆن دەڵێ بۆ ئەو دەستگێر و ئەو بابەتانە ڕێنمایی تایبەتمان هەبووە بەڵام من چۆن دەڵێ تۆ ناتوانانی هەنی ئەم شتانە بە تاواتی چۆن دەڵێ قەدەغە بکەی بەڕاستی دەستگێر و با بڵێن ئەو بابەتانێکە واسمان کرد لە هەموو وڵاتێکەیە بەڵام مەفروض ئێمە وەک تەندروستی ڕێکارەکان تونتر بکەین ئەو مەرجەکان چۆن دەڵێ تونتر بکەین بۆ ئەوی بتوانین کە ئەوانیش سۆرسێک نەبوون بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆس و هەندێک نەخۆشی کەوا لە ڕێی خۆراکەوە دەگوازرێتەوە. باشماڵ بۆ پێ ئێوە لە خۆرا پاراستن کار دەکەن ئێستا هیچ شەشتخانەیەک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین نییە ینی بە هەموو جۆرەك داخراوە بە تایبەت بەڵێ هەندێک کێشخانە هەیە بەڵام کێشخانانش چۆن دەڵێن لە شێوەی دیلیڤەری ئەوە نییە خەڵی بچێ لێی 3-4 کەس یان عایلە بچێ لێی دانیشتوویەکانە خواردن بخوات ئێمە لە شێوەی دیلیڤەری پێمان گوتن کەوا لە شێوەی دیلیڤەری گرفتی نییە هەخشەماڵ بەڵێ بەدڵنیایی و گرفتی هەیە چونکە ئێمە وڵاتێکین لەگەڵ هەندێک سیستەمدا ڕانهاتین بە تایبەتی سیستەمی دیلیڤەریمان لە وڵاتی ئێمەدا بۆ شێوەیە بەخوارد نییە لەوانەیە ئەویش مەشاکلمان بۆ دروستکە لەوانەیە ئەویش چۆن دەڵێ حد الإمكان ینی گومانمان هەبێت لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لەو ڕێگەیەوە بەڵام ئێمە چۆن دەڵێ هەموو مەردە تەندروستیەکان بەسەر ئەو مەتاعیم و کێشخاناندا دەسەپێنین هەروە چاودێری چڕ و بەردەوامیشان دەکەین. تەنها دەبێت چاودێری زیاتر بکرێن بەدڵنیایی پێشتریش ئێمە چاودێریمان کردو بەڵام چۆن دەڵێت چاودێرەکان لەم پەتای کۆرۆنایە چڕ کراوەتەوە. دوزار دەتەوێت بڵێ چی بە هاوڵاتیان خۆراک هەموو خۆراکێک بخۆن خواردن گرنگە بەرگری لەش بەهێز دەکات و چی بکەن بەگشتی ڕێنمایی بۆ هاوڵاتیان ئەوەیەکەوە زیاتر گرنگی بدەن بەو خواردنانەی کەوا چۆن دەڵێ خواردنی ناوخۆین با بڵێن خۆماڵین هەروها ئەو خواردنانە بخۆن کەوا چۆن دەڵێ سەوزە و میوەکان زۆر گرنگی پێ بدەن دوورکەونەوە لەو خواردنانەی کەوا ڕێژێکی زۆر شەکریان تێدا هەروها ئەو خواردنانەش چۆن دەڵێ لە کێشخانەکان یاخود لە مەطبەخی خۆیان بە شێوەیەکی تەندروست ئامادە بکەن کاتێک کە ئیش دەکەن مەفروض پێشتر دەستەکانیان جوام بشۆن دەستکێش لە دەستکان هەموو ئەو پێداویستیانێکەوە بۆ ورکردنی بۆ هەندێک موادی خاو بەکاردێت بۆ گۆشتە یا هەر شتێکە بەکارنێت بۆ موادی تر هەروە ماسک بەستن ئەو چەق و ئەو پێداویستیانێکەوە بەکاردێن بۆ ئامادەکردنی خواردن بەردەوام بشۆرێت.
باش کاشمان پێشتیش ئەنی هەستان وتم دواوتت بەڵام لە وەڵامێشتردا پرسیارێشترم کرد ینی ئەم بابەتی کە باسی دەکەی ئێستا لە سەردەمی کۆڕۆنادا ینی بۆ هەموو کاتێک هەر نابێ وابێ ینی دەستشتن و دەستکێش ینی کەسێک کە خواردن حازر دەکات ینی ڕاستێستا بۆتە دەرفەت کە نەخۆشی کۆڕۆنا هەیە مەترسیەکە هەیە مەترسی وای کردووە بەڵام حاڵەتی ئاسایش گونجاوتر نییە سەلامەتر نابینە گەر وابێ خۆی ئێمە بۆ حاڵەتی ئاسایی شەڕێنماییمان کردووە کە پێشتر باسم کرد بەڵام هەندێک جار ئێمە زیاتر چۆن دەڵێ لە سیستەمی تەندروستیدا خۆپاراستن تا ئەم ساتێک کە ئەم کۆڕۆنایە لە گۆڕەیە خۆپاراستن شتێکی چۆن دەڵێ وەغی بووە بۆ ون بووە بەڕاستی ناو سیستەمی تەندروستی کاتێک کە پەتایەکی لەم شێوەیە دێتە گۆڕێ اینجا خۆپاراستن دەردەکەوێت اینجا زان خۆپاراستن چییە اینجا ڕێنمایە خۆپارێزیەکان جێبەجێ دەکرد ناخۆی خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن ئەمە شتێکە بڵێ منەڵی گومان هەڵ ناگرێت مەفروزە لە کاتی ئاسایشدا ئێمە چۆن ئێستا لەم پەتایی خۆمان دەپارێزیت لە حاڵتی ئاسایشدا بە هەمان شێوە بە هەمان ستایل خۆمان پارێزی ڕێنمایە خۆپارێزەکان جێبەجێ بکەین ماوە لە کۆتایی زۆر سپاسان دەکەم لە کۆتاییدا دەمەوێت بڵم ئەو شوێنانەی کەوا کراونەوە لە ئێستادا بۆ مارکێتەکان ناناوەخانەیە یاخود چێشخانەکانە کە ئەویش هەمویان نا هەندێکیان داوا لە هاوڵاتیان دەکەم لە کاتی بازارکردنیاندا دەستکێش یا ماسک بەستن هەروەها داوا لەو خاونکاران بۆن لە مارکێتەکان دەکەم بۆ خۆیان ماسک پابندی ماسک و دەستکێش بن و هەروە ئەو کەسانەی کە دێت بۆ شتکردن مەفروزە هیچ نەبێت دەستکێشی نایلۆن هەیە کە لە هەموو شوێنێک بەردەستە بدرێت بە هاوڵاتیان و هاوڵاتیانی زۆر لەو شوێناندا نەمێننەوە هەروەها ڕەچاوی مەسافەی دووری نێوان خۆیان کەن کاتێکەوە دەچن بۆ سەر یاخود دەچن بۆ ئەو شوێنە گشتیانێکەوە کراونەتەوە لە خزمەت هاوڵاتیاندان بۆ پێداویستنی ڕۆژانەیان ئاگاداری خۆیان بن لەگەڵ چێ تەعامل دەکەن و سەردانی شوێنێک دەکەن بۆی خوا نەخواستە ئەگەر لە کۆتاییدا حاڵەتێکی پۆزەتەفەویە هەر نیشانێکی لە دەرکەوت بۆی ئێمە بتوانین ئەو کۆنتاکانە بگرین یاخود ئێمە ئەو کەسانە چۆن دەڵێن دەستنیشان بکەین کەەوە تووشی ئەو پەتایکردن یاخود بۆی ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی پەتاکە و زوو فریای هاوڵاتیان بکەین. خۆش بێت بەڕێز شەماڵ جەلال ماستەر لە زانستی خۆراک سواز بۆ زانیاریەکانت زۆر سپاس ماندووان کردی بەڵێ ئێمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر پەیوەندی کۆڕۆنا بە خۆراکەوە و پێویستە هاوڵاتیان چۆن مامەڵە بکەن بە شێوەیەکی گشتی بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان. زۆر سپاس بۆ هاوکارمان منە ڕەسوول و میوانەکەی کە ئەم بابەتیان بۆ ئامادەکردبووین لە شاری ڕانەی خۆشەویستەوە سپاس بۆی کە تاوەکو لەسەر بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم وەرگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆوان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شادن و تەندروست بن.